ئەو تۆمبیلەیەکی ئێوارەی ڕۆژی شەمە لە گوندی وریاوە لە سنووری قەزای پێنجوێن لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بە ئامانج گیرا و لە ئاکامدا 2 کەس لە سەرنشینانی کوژران و دوانی دیکەش بریندار بوون. شایەت حاڵان و گوندنشینان دەڵێن ئۆتۆمبیلەکەی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بووە و لەلایەن فڕۆکەی تورکیاوە بۆردومان کراوە. ناوەڵا چەند جار دووبارە بۆتەوە ئەم ڕووداوە من شەو لە ماڵ بووم تەلەفۆنیان بۆ کردم وتیان تەیارەیەوێتی لە دەوری خانۆکەی تۆ ئایا لەوێ دیانەوتم ناوەڵا لەوێ نیم. ئیترم بەیانەیە کە هاتم سەیرم کرد لە ڕاستیە لەم دیوخانۆکەی منۆ سارۆخێ لێیا بوو سیارێکی پەکەکەی لێبووە وی سێش ئەم شتە دووبارە و سێبارەژە بێتەوە گە بەم شێوە بێت چارەسەر نەکرێت. لێرۆ ئێمە وەکو هاوڵاتێک داوە لە حکوومەتی عێراقیەکەی سیادەی خۆی بپارێزێ با درۆنی وڵاتان نێتان وڵاتەوە یاخود ئەمانەی کە لەم وڵاتان سیادی ئەم وڵاتە بپارێزن لێرە بە حەقەت بۆ ئێمە زەرەری هەیە و ژیانی ئێمە بێتە مەترسی و هەروەها ئەم دێهاتانە ئەم شەو هیچی ئیسراحەتیان نەکردووە. بەڵێ بێگومان ئێستش کە لە خزمەت وای قساکەم تیارەکە بە ئاسمان و بوونی هەیە و ئەچێتە دیوی شارباژەڕ و یەتەوە پێنجوێن. وەڵاهی بە جۆرەی زانیاریەکان ئێمە زانیاریمانی لەبەرەوەی لەبەر تیارە و لەبەر ئەو تارێک بە ئاسمانەوە خلاوە نەمانوێتەوە نزیک بکەین، بەڵام بە جۆرەی زانیاریەکان کە لە پێنجۆن و دەستمان کەوتووە لایەنی ئەمنی بڵاوی کردوێتەوە پارێزگای سلێمانیش هەر بڵاوی کردوێتەوە کوژراو هەیە و برینداریش هەیە. مەترسی ئەوەندە مەترسی بۆ ئێمە دروست کردووە من ئەم بانگی شێوانە کە ڕۆژم شکاندووە نانم نەخواردووە، زۆر نائارامین، زۆر نامرتاحین. ئەی تۆ تارێک بە ئاسمانی دەکەتا بخولێتەوە و ساروخشی هەڵگرتە بێ و بە دوژمنیش بزانێ لە شواتۆ ئەمینی لە خۆت هیچ ئەمینین ناژێرین بچنە دەرەوە لە دیەکە نا مەڕووماڵاتمان و نا خەڵکی دیەکەش بچێتە دەرەوە بۆ گژ و جای بەهارە و بۆ هەنێک کاری کشت و کاڵی. هەرچەندە تا ئێستا هیچ لایەنێکی فەرمی عێراق و هەرێمی کوردستان لایەنی بەرپرس لە هێرشەکەیان دیاری نەکردووە. هەر لەو بارەوە پەیام پەیوەندی بە قایمقام و پۆلیسی پێنجوێنەوە کرد، بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون قسە بکەن. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ئەمە دووەم جارە بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرش دەکرێتە سەر گوندەکانی سنووری قەزای پێنجوێن. دوای ئەوەی 4 مانگی 10 ساڵی ڕابردوو گوندەکانی زەردکا و بەیانە کۆشکاوە ڕەنینە بۆردومان کران، بەڵام ئەو کات هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتەوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی وریاوە لە سنووری قەزای پێنجوێن.